یەکێتی نیشتیمانی کوردستان نوێ بۆتەوە، بەردەوام یەکێتی دروشمەکانی کردووە بە کردار، خزمەتی خەڵک، بەرنامە و کاریە و حیزبە بووە، پاراستن و خزمەتکاری بەرژەوەندیەکانی گەل کاری لە پێشینەی یەکێتی بووە. مستەفا چاڵاوی جێگری سکرتێری ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت یەکێتی نوێ بۆتەوە تا زیاتر لە جاران خزمەتکاری کۆمەڵانی خەڵک بێت، چونکە بڕیارمان داوە بچینەوە ناو خەڵک. خۆڕێخستنەوە و چاکردنەوەی هەبووە. ئێستش کە کۆنگرەمان بەستا و کۆنگرەیەکە بۆ نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان، نوێبوونەوە لای ئێمە بەو معناییە گۆڕانکاری لە هەموو دەستگا و دامەزراوەکانی خۆمان حزب و حکوومەت بە شکڵێک بکەین کە بێتە مایی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان، بێتە مایی ئەوەی کە خەڵکی کوردستان جارێکی کە ئەو یەکێتی نیشتیمانی کوردستانی کە ئەوان لە سەرەتای دروستبوونی و ئومێدیان لەسەر هەڵچنیوە، هەم بۆ ڕزگاری، هەم بۆ ئازادی، هەم بۆ دیموکراسیەت، هەم بۆ بژێوی ژیان و خۆشگوزەرانی و پێشکەوتن لە هەموو بوارەکانی ژیانە بە دڵنیایەوە ئەو یەکێتیە دەبێت بچێتەوە ئەو مەیدانە و بێتەوە ئەو یەکێتیەی جاران. بۆیە ئەڵێ نوێبوونەوە ئەمانەیە نوێبوونەوە لە هەموو بوارەکانە، نوێبوونەوە بچینەوە ناو خەڵک، بچینەوە کۆمەڵانی خەڵکی کوردستان، بچینەوە ناو ئەو خەڵکانەی کە لەو ڕۆژگارە ڕەشەوە تاکو ئێستاکە پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون. نوێبوونەوە خوێنی تازە بەردەوام یەکێتی هەڵگری و دروشمانە بووە. حیزبەکەی سەرۆک مامجلال لە ماوەی ڕابردوو لە پێناو بەرژەوەندیەکانی خەڵک خەباتی کردووە. تابانگەرمیانی بڕیاردەری ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕای دەگەیەنێت نوێبوونەوە وەک دروشم هەڵمان گرتووە، بەکردەوەش جێبەجێ دەکەین. یەکێتی نوێ بۆتەوە، خزمەتکاری هاوڵاتیانیش بنەمای کاری یەکێتی دەبێت تا ژیانی خەڵک باشتر بکرێت. دیارە ئەو نوێبوونەوە کە وەکو دروشم هەڵمان گرتووەوە بەکردەییش کاری لەسەرەکەین. ئێمە بەرژەوەندی خەڵک، خزمەتکردنی خەڵک و لە پێش هەمووشیانە کە سوکاری شەهیدان و چینی موچەخۆران بە گشتی و خانە نشنانیش بە تایبەتی ئێمە ئەومان کردووە نەک هە لە ڕووی پێدانی موچە، بەڵکو لە ڕووی دابینکردنی ژیانی تەندروستی و کۆمەڵایەتی و هەموو لایەنەکانی ئابووری کە تایبەتە بە ئەو چینەیان بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی هەڵگرتووە. یعنی ئێمە ئیشکردن لەم دروشمە کە هەڵمان گدۆ نێبوونەوە ئەگەر بە پەیڕەوەکەمان ببینی یان ئەگەر بە پەیڕە و پرۆگراما ببینی، ئێمە ئەمانوێ نوێکاری لەسەر جەم سێکتەرەکانمانە بکەین و ئەمەش لە ڕێگەی چی وەکو حەزب، وەکو کادران، وەکو سەرکردایەتی، حتا خوارەوە تا ئەگاتە ئاخر ئەنداممان ئێمە ئەو دروشمان هەڵکە بۆ خزمەتکاری خەڵکەوە. ئەوەی کە لە ڕابردوو یەکێتیەکەی هەمووان لە خەباتی سیاسی و شۆڕژگەڕی خۆیدا بەرجەستەی کردووە، لە پێناو خواست و هیواکانی گەلەکەی بووە. بۆیە ئێستاش بە خوێنێکی نوێوە هەنگاوی کار و کردداری کردارەکی بۆ هەمووان دەخولقێنێ. هەر یەکەم ڕۆژی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بۆ خۆی لەو سەردەمەدا هەنگاوی نوێبوونەوە بوو. ئێستاش یەکێتی کۆنگرەی چواری بەستووە و دروشمی نوێبوونەوەی هەڵگرت بوو. ئەم دروشمە لە کردارە بە دەرکەوتووە. بۆیە هەموو هیواکان لەسەر نوێبوونەوەی یەکێتی هەڵچندراوە و یەکێتیش نوێبوونەوەکەی خۆی لە گۆڕەپانی سیاسی و دارایی و خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئەکات بە نوێبوونەوەیەکی کردارەکی و نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هەموو قۆناغەکانە بەردەوامە بێت. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.